بەڕێزان زانیارێک بەبەر دەستی من کەتبوو کە بەیانی دوێنێ شەو مەسرور داوای کردی هەڵمەتێکی تون بکەنە سەر سوودانی حکوومەتەکەی مقارنەی بە سەدام بکەن کە دەرەقەتی کورد نهاتیە ئەوەش دوای ئەوەی بێهیوا بوونەوەی کە موچە بنێری بەڕێزان بڕوا بکەن مەسرور ئەو زانیارە لای من هەیە داوای لە سوودانی کرد ناگوت بارزانی بەخۆی مەسرور تەلەفۆن لە سوودانی دەکات داوای لێ کرد یەک مانگ مام دەنێ ئەو ئامانجان چییە معاشی مانجی پێنج بێ ئیتر کاتەکەی نییە تا دوو مانجکە دەکوژی یعنی قەت بیر لە دامەزراوەیی یان شتێکی ڕیشەی ناکانەوەتی معاشێکمان لەو بنێرە سوودانی ڕەفزی کردەوە ئەو زانیار لای ئێمە ڕەفزی کردەوە معاش هیچ کە ئەو هەرنیان پینە و پەڕۆ ناکەن دەیانەوێت لە گەریان حەدی بن لەبەر ئەوەی سوودانی بە UN بە ئەمریکا بە بەڵگە دایکیە ئەو زانیارن لای ئێمە هەیە کاکە ئەوانە فێڵ دەکەن ئەو ڕێڕێکەوتنیان لەگە دەکەی سبێنێ با دەدەنەوە مانجی دوازەیەک لەو نمونانەیە هیناکیانەوە کە دایکیان نایاندایە هەر مانجێنەوە ئەپارەیەک دەنێ بە هەر حاڵ ئەو هەرێمە هەر دەیوێت لەسەر فرتفێڵ و پینە و پەڕۆ بڕواتە ڕێ عێراق لەو بوارانە چەندە گەندەڵبی چەندە کەم و کورتی هەبی بە زۆر لە پێش هەرێمە و سوودانی ناتوانانی وەکو مەسرور بارزانی بە میزاجی خۆی مامەڵە بکاتن کۆمەڵێک ڕکابەری هەیە کۆمەڵێک دوژمنی هەیە دەوڵەتە یعنی بۆیە فواد حوسێنیش ناوێری یەک قسە بکە لەبەر ئەوەی دەزانی هەرێم چەندە غەڵەت و کەم و کورتی ئەوە جگە لەوەش لە میدیا بڵاوبوویتەوە کە ئەڵێن فواد حوسێن داوای لە هەرێم کردیە دەبی تەوتین و داخوازیەکان جێبەجێ بکە لەبەر ئەوەی سەرۆکی ئەنجومەنی ئابووری کە لە تایف سامیش گەورەترە بە هەر حاڵ سوودانی هەمووی بە بەڵگە دایتە ئەمریکا UN کە ئەوانە فێڵ دەکەن هەرمانجێ درۆیەک دەکەن هەرمانجێ مامەڵەیەک دەکەن بۆیە کە UN چ دەکەن مەسعود بارزانی لەو ڕۆژانە باس لە موچە کراویت کاکە سوودانی ئامادەیە بەس بەپێ ئەو شەرتانە ئەو شەرتانەش ئی سوودانی داشی سوارە دادگای فیدرالیە ئیتفاقیاتی پێشووە هەمووی هەیە ئەوە خاڵک لە خاڵەکان کە بەداخەوە هەرێم خەڵکی کوردستانی تووشی ئەو ئەزمە کردیەوە دەیانێ مانگەچی بدەناتە دوو مانجکە دیسان ئەوە بڕات چکەوان گرنگ تا پێیان بکرێت زی بکەن لەو چەند مانگە دوو ئەو بەیان نامەی سوودانی گوتەبێژی سوودانی ئەوڕۆ زۆر ئابڕووبەرانەیە لۆ هەرێم ئەڵێ ئەتوو ئەمە تۆمەتبار دەکەی کە حەشت تۆمە ئەوەی بردومانی عێراقی کردیە بەڵا هەرێمی کردی هەولێری کردیە بەس چ بەڵگەت هەیە بەڵگە بێگومان تووشی کێشە و مشکلەی دەکاتن ها کە بەڵگەی نەبی تۆمەتە چیوا کە دەستی هەیە لە تەخریب لە ناو شاری هەولێر کە ئەو لە ڕووی ئەوە کە ئەڵێ سەر تاسەری عێراق ئەمە ڕێگرین لە تێکداران کە هەولی تێکدانی عێراق دەکەن دەتوو بزانن بەندەشکەشی کە خەتەرە ئەڵێ دەستەکی سیاسی شتە چوایە وەڵای من نووسی بووم بنەس بەس ناوڕۆکەوێ کە هەولی تێکدانی وەزئی ناو عێراق دەدەن ئێمە دژیان دەوەستینەوە چێیە سونەیە بەعسێگانە پارتی ملعقە لەگە تورکیا بە تایبەتی کە هاکان فیدان دێنە لێ دوانیدایە ئەڵێ هاکان فیدان ئەڵێ ئێمە بەوردی چاودێری وەزئی کەرکووکەکەین و ئەوەی ئاڵتون کۆپری ئەوەی ناو کەرکووک ئەو شتانە هەمووان نیشان دەدا تورکیا دەیەوێت ئەزماتێک لە عێراق دروست بکە و عێراق دەزانیتن و ئەو بەرەی تورکیا بەنیازی کێشن بە کورتی من قسەی کۆتایش داسەوە بڵێم بەڕێزان ترام لە 16 ئۆکتۆبەر وازی لە کورتینە کە ئەو دەمی کورت پێگەی بەرز بوو دۆستی هەبوو مەسلەی ڕیفراندۆم وەکو ئەوەش نەبوو کاچ خۆم وەکو ئەو دزی و تاڵانیەش نەبوو کە ئێستا هەیە ئێستا ترامپ لەگە مەرکەزە نەک لەگە باشوور بڕوا بکە لە سووریاش لەگە ئەحمەد شەرع و نوێنەری نادی ئەحمەد شەرع و مەظلوم کۆبانی تەنسیق بکەن بچنەوە ینی لەگەر بەهێزکردنی مەرکەزە یعنی قپێلکەکە مەرکەزبی بەڵام لە ناوەڕۆکەکەی نابی توندڕەوی هەبی شیعە و سونە ناهێلی ئەو باڵە توندرەوە باڵەکی میانڕە وەکو ئەحمەد شەرعیان کوجیە کردیە سوودانیان نەرم یعنی نمونەشی وەکو سوودانی لە عێراقدا دەنن هەرێم کرک و باڵی ئەکرێ گومرگیرە وەردەگیرێتەوە بڕەوە کارتە بانقیانە دەست پێ دەکەن مەتاڕیان لێ وەردەگیرێتەوە داهاتنی سەر سنوورەکانیان لێ وەردەگیرێت پێشمەرگا ئەمریکاش پێگوتنە دەبی یەک لای بکرێتەوە هەرێم بەس دەبنێ و دەبتە تەیرە مەعقوولەکەی مەلا مەشهور هەمووش لە دەرەنجامی ئەو دزی و فزی و پینە و پەڕۆ و کە وایان کردی یەک کەس ناتوانانی دیفاعیان لێ بکاتن بە هەر حاڵ ئەوەتان بەڵێمێ زوو درەنگ ئەو بیرەنەوتانە لە هەرێم وەردەگرنەوە بە تایبەتی ئەوانەی لە دەرەوەی هەرێم هەموو ئەو ناپاچێش ئەو پاشەکشەیە
ئەوە باڵ بە ئەستۆی ئەدوو بنەماڵەیە کە لەبەر ئەوەی یەکەم ئەوەل ئامانج و ئەخیر ئامانجیان بەس دزین و پارە و پرۆس بوو لە بەغدا دۆسەی کوردیان دۆڕاند.